إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. گەر خەڵکی شانازی بە کەسانێکی بێباوەڕەوە بکات، ئیتر بەهۆی هەر هۆکارێک و بێشانازی پێوە بکەن، ئێمە شانازی بە خۆشەویستی خواوە دەکەین صلی الله عليه وسلم. ئێمە خوای گەورە سەربەرزمانی کرد بەو ئاینە پیرۆزە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم معجیزەکانی زۆر بوون. خوای گەورە کۆمەڵێک معجیزەی بە خۆشەویستی خوا بەخشیوە صلی الله عليه وسلم کە لە توانای مرۆڤدا نییە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم شاخەکان، بەردەکان، دارەکان سەلامیان لێ دەکرد. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتۆ ئیمامی عەلی کوڕی ئەبوو طالب ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ من لەگەڵ خۆشەویستی خوادا بووم صلی الله عليه وسلم لە شاری پیرۆزی مەکە. لە هەندێک شوێنی شاری مەکەدا گەڕاین کە هەمووی شاخ و داخە، هەمووی بەردە. دەفەرمێ فما استقبله جبل ولا شجر إلا وهو يقول السلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. ئەفەرمێ ئەگەیشتین بە هەر بەردێک و هەر شاخێک، ئەگەیشتین بە هەر دارێک، ئەیفەرموو سەلامی خوا لە تۆ بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەردەکان سەلامیان لە پێغەمبەری خوا دەکرد صلی الله عليه وسلم. دارەکان، شاخەکان، چونکە لە قورئانی پیرۆزا باس کراوە داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ شاخەکان لەگەڵ ذیکری خوایان دەکرد. لە قورئانە باس کراوە. ئەمە معجیزەیەکی گەورەیە بۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. بۆیە لە حەدیثەکەی صحیح مسلمدا دەفەرمێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم من بەردێک دەناسم لە شاری مەکە. ئەو بەردە دەفەرمێ كان يسلم علي قبل أن أبعث. پێش ئەوەی ببم بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو بەردە کە بەلایە تێ ئەپەڕیم سەلامی لێمە کرد. ئێستا ئەو بەردە دەناسمەوە. کەواتە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەوەندە گەورەیە. تۆ شانازی بە ڕۆناڵدۆ میسی و مەکە، شانازی بە ئەنیشتاین و نازانم کێوە مەکە، شانازی بە خۆشەویستی خوا بکە صلی الله عليه وسلم. ئەوان ئەستێرە نین، سەحابە ئەستێرە بوون، تابعین و پیاوچاکان ئەستێری بەناوبانگ بوون. سەربەرزی لەوەدایە شانازی بەمانەوە بکەی نەک بە بێدینەکانەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دار و بەرد هەمووی دەڵێ سەلامی خوات لەسەر بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو معجیزەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆیە ئێمەش دەڵێین سەلامی خوا لە تۆ بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. السلام عليك يا رسول الله صلی الله عليه وسلم. بەڵێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کاتێک کە تەمەنی 5 ساڵە مناڵێک نەشتەرگەریەکی بۆ ئەنجام دەدرێ. یەکەم نەشتەرگەری بووە لە مێژوودا، بەبێ بەنج، بەبێ جیهاز، بەبێ دەوا و دەرمان، بەبێ سۆندە، بەبێ ئەوەی کە هیچ شتێکی تیا بەکار بهێنرێ. بۆیە یەکەم عملیاتێک، یەکەم نەشتەرگەریەکە کراوە بۆ خۆشەویستی خوا کراوە صلی الله عليه وسلم. وەک لە حەدیثەکەی صحیح مسلمدا هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم تەمەنی 5 ساڵ بوو، لای ئەو ئافرەتە بوو کە ناوی حەلیمەی سەعدیە کە شیری بە پێغەمبەری خوادا بوو صلی الله عليه وسلم. چونکە دایکی بەخێوی نەکرد لەبەر نەخۆشی لە شاری مەکە دەریان کرد. لە دێهاتەکان جاران عادەت وا بوو مناڵیان لە دێهاتەکان زیاتر بەخێو دەکرد بۆی لە نەخۆشی بە دوور بێ. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم تەمەنی 5 ساڵە لەگەڵ مناڵە یاری ئەکات. دەڵێن کاتێک مانزانی جبرائیل هات سەلامی خوای لەسەر بێت لەسەر شکل و شێوەی مرۆڤێک.
پێغەمبەری خوای گر صلی الله عليه وسلم مناڵێکی پێنساڵ دای بە زەویدا دڵی سنگی شەق کرد نەشتەرگەری فەتحی سەدر مناڵەکانی تر هەموویان ڕایان کرد کە بینیان ئەم پیاوە کە جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بە فەرمانی خوا هاتووە خۆشەویستی خوا دەگرێ و صلی الله عليه وسلم دەیدا بە زەویدا ئەمجا فەتحی سەدری بۆ دەکات و دڵی دەردەهێنێ و دڵیشی شەقەکات هەم سنگی هەم دڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ پارچەیەک خوێنی مەی و خوێنی ئەستوری لێ دەرکرد لە دڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هذا حظ الشەیطان منکە ئەوە لە دڵی تۆدا بەشی شەیطان بوو ئەوە دەرمان کرد واتە ئیتر هیچ تۆ تاوانت نییە و تاوان نزیکی تۆ ناکەوێت بۆیە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم تووشی شۆک بوو هەم سنگیان شەق کرد و دەفەرمێت دڵی هێنایە دەرەوە جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێت دڵی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دەرکرد لە شوێنەکەی خۆی هێنایە دەرەوە بەڵام چی لێ کرد دوای ئەوەی کە شەقی کرد ئەو پارچە خوێنە پیسەی لێ دەرکرد کە لە دڵی هەمومانە ئێستا مەوجودە لە دڵی هەموماندا هەیە لە دڵی هەموو مرۆڤێک هەیە و بەشی شەیطانە بەڵێ دەفەرمێ فەرمی ئەمە بەشی شەیطانە ئەمجا لە تەشتێکی ئاڵتوندا تەشتی ئاڵتونی پێبوو جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ پڕ بوو لە ئاوی زەمزەم دڵی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دەرکرد و لە ناو ئاوەکەدا شۆردی بەو ئاوی زەمزەمە جوان شۆردی ئەمجا دڵەکەی خستەوە جێگای خۆی و سنگی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دووریەوە جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بۆیە ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت من شوێنی تەقەڵەکانم بە سنگی و بین واتە شوێنەواری عەمەلیاتەکەی پێوە دیار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سنگی وەم بینی بە سنگی مبارەکیەوە بەڵێ مناڵەکان ڕایان کرد کە لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم یاریان دەکرد ڕایان کرد وتیان دایە مەسەڵەن حەلیمەی سەعدی بوو کە دایەنی پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم شیری پێدا بوو دایکی ڕاستەقینە نەبوو وتیان محەممەد صلی الله عليه وسلم کوژرا قەد قوتیلە محەممەد صلی الله عليه وسلم ڕاکە بەخوا محەممەد کوژرا صلی الله عليه وسلم بەخوا سنگیان شەق کرد و دڵیان هێنایە دەرەوە بەڵێ کاتێکە حەلیمەی سەعدی ڕای کرد چونکە ئەم مناڵە ئەمانەتە لای ئەو ڕای کرد کاتێتە ئەو هاتەوە وەزعەکە تەواو کۆنتڕۆڵ کرا بە چەند خوا ئەزانە چەند دقەیەک بۆ چەند کاتێکی کەم دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ترسا ڕەنگی تێکچوو بوو دوایەوە هێنایەوە لای دایکی وتی بەخوا مناڵەکەش حاڵەتێکی ئاوا ڕووی داوە ئەترسم شتێکی بەسەرا بێت دایکشی وتی ئەم کوڕەی من کە محەممەد صلی الله عليه وسلم دڵنیا بە کەسێکی زۆر ناودار دەرەچێت کەسێکی بەناوبانگ دەبێت بێگومان هەروە دەرچوو کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەمەنی 5 ساڵیە عملیاتی فەتحی سەدری بۆ کراوە دڵیشی شەق کراوە بەشی شەیطانی لێ دەرکرا ئەمە موعجیزەیەکی گەورەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە شانازی بە خۆشەویستی خواوە دەکەین صلی الله عليه وسلم ئیشمان بە بێدینەکان چییە ئیشم بە کەسێک چییە 1000 گۆڵی کردو 1000 گۆڵی کردووە مادەم خوا ناناسێ لای من فلسێک نایەنە تووری قوڕاوی نایەنێ شەرمە بۆ موسڵمان کە ئەوە بوونەتە جمهوری ئەو کەسانە فلان کەس عاقڵ بوو ئەی عاقڵ بوو بۆ ئیمانی نایە وە بە کافری مرد مێشکی لە مێشکی ئێمە گەورەتر بوو دڵنیا بە لای خوای گەورە مێشکی بەقەت مێشکی چۆلەکەیەک نییە هیچ قیمەتێکی نییە چونکە خوای نەناسی چی قیمەتی مێشکت بەقەت ئەم مزگەوتە بێ کە خوا نەناسی بۆیە با شانازی بە خۆشەویستی خوا بکەین صلی الله عليه وسلم ئەوە یەکەم نەشتەرگەری بوو کرا بەبێ هیچ دەوا و دەرمانێک بەبێ هیچ سۆندەیەک بەبێ هیچ بەنجێک بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەبێ ئازاریش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵیاندا ئاژەڵێکی کێوی هەبوو کە زۆرێک لە زانایان دەفەرمون مەبەست پێی ئەو ئەڵێ کانە لآل رسول صلی الله عليه وسلم وحش واتە حیوانێکی کێوی ئاژەڵێکی کێوی هەبوو کە زیاتر مەبەستیان پێی پشیلەیەک لە ماڵی پێغەمبەری خوادا بوو صلی الله عليه وسلم ئەم حەدیثەیش صحيح إمامي ابن كثير دفرمي وهو حديث صحيح مشهور أما حديثك صحيح خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئاژەڵێکی کێوی پشیلەیەک لە ماڵیاندا بوو بەڵام ئەم پشیلەیە چۆن بوو ئەم ئاژەڵە
كاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵ دەرئەچوو ئەم گیانلەبەرە یاری دەکرد، دەڕۆشت و دەهات، زۆر دەجوڵایەوە، زۆر ئەم سەر ئەو سەری دەکرد چونکە کێویە بەڵام ماڵی بووە. تەمان حیوانی کێوی ئاژەڵی کێوی جوڵەی زیاترە لە ئاژەڵێکە لە ماڵەوە بێت، لە ماڵێکە فەرقی زۆرترە و بەهێزترە چونکە ئەو بۆیە دەفەرمێ اشتد ولعب في البيت وأقبل وأدبر، دەهات و دەڕۆی یاری دەکرد. بەڵام دەفەرمێ فإذا أحس برسول الله صلى الله عليه وسلم قد دخل سكن لم يتحرك كراهية أن يؤذيه. سبحان الله. بەڵام کاتێک کە هەستی کردای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هاتەوە بۆ ماڵ، یەکسەر بێدەنگ ئەبوو، جوڵەشی نەکرد لەبەرەوەی عەزیەتی پێغەمبەری خوا نەدا صلى الله عليه وسلم. ئەو معجیزەیە. خوا ئێمە ئەوەی بۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەقەد ئاژەڵێک ڕێزمان لە فەرمودەکانی پێغەمبەری خوا گەتووە صلى الله عليه وسلم. ئێمە دەڵێن مام حاجی کاک فڵانەوە حەدیث دەڵێ، بابە حەدیثی چی؟ والله حديث نية وكو خوي بخاري مسلم وقرآن الشيخ دبر بيه فقير داماونا معناه يقول الله واحد نازانية أقول تقول أخوتي إنكاريش شو نقول تويش نازان تو نازان نيوجك معناه شيء تو نازان سمع الله لمن حمده شيء والله حديث نية بس أقول تو نبي استوك كله في اللي جاناك تو طاوي تبغى حديث نية أو كي احترامي في غمر إخويا صلى الله عليه وسلم عاشلك بشيلك كخوشويستي إخوة بيجينا صلى الله عليه وسلم جولناك على بعزيتي ندم أو معجزة في غمر إخويا صلى الله عليه وسلم أو جوري خوشويستي إخويا صلى الله عليه وسلم لا إخوي جورا إما كوا خوشويستي من بو في غمر إخويا صلى الله عليه وسلم براستي زور بمان شوني سنة كاني ناكوين دبا درزي لي ورقرين ريز لبيغمبري خوا بگرين صلى الله عليه وسلم ريز لفرمودكاني بگرين ريز لسنتكاني بگرين بيش جيب جي ناكرت جايتي مكة لخوا بترسى يا ربي خويا لقناه كان من خوش بي لقناه دايك وباوكم مردو كان من خوش بي يا ربي خويا لرجي قيامته لقل خوش بيستي خوادا صلى الله عليه وسلم حشر من كي آمين آمين آمين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوش بيستي خوا صلى الله عليه وسلم آجل كان خوش يعني يستوى ڕۆژێک خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم ئەڕواتە ناو باخێکەوە. ئەم حەدیثەیش لە صحیحی ئەبوو داود و صحیح تەرغیب هاتوو. ئەڕواتە ناو باخێک لە باخەکانی خەڵکی شاری مەدینە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وشترێک دێ بۆ لای، وشترێکی نێر دێ بۆ لای، بەڵام چۆن ئەتاه حەنە وذرفت عيناه. هات خزمتي في غمر إخوة صلى الله عليه وسلم حديث صحيح هات لي شنك خوشويستي إخوة فرمي صلى الله عليه وسلم هم مشتكي أمسر زوية زاني من في غمر إخوة صلى الله عليه وسلم إلا مروف خراب بيدينا كان بلا مروف لجقل جنوك كان هم جال لبرك دارو بردي زاني من في غمر إخوة صلى الله عليه وسلم بلى دزاني أو بشيلة دي زاني كباس ما كده زاني أو في غمر إخوة صلى الله عليه وسلم أم هشتريش بيجومان خوافير يعني كدو أو محمد صلى الله عليه وسلم أو خوشويستي خواه برو والله صلى الله عليه وسلم كاتي حشترك هات بيجومان دستي كر بقريان فرميز بتشاوي ده هات أخواروا هناسي ده هناسا إنسان كاتي كأجري شيء هناسي كده شو نجري بكل أو هناسي ده ولا قالوا شاف فرميز بتشاوي ده هات أخواروا في غمر إخوة صلى الله عليه وسلم دسي هنا بپشت مليح حشتركدا فرمي أما كي خاوني أم حشتريه أم حشتريه كي جنجي كي أنصاري كي خلق شاري مدينة بو ودي أي في غمر إخوة صلى الله عليه وسلم أوهي منه من خاوني أوم خوشويستي إخوة فرمي صلى الله عليه وسلم أنه شكى إلي أنك تجيعه وتدئبه باش بو تقوى إخواناكي بو الأخوة ترسي أم وشترشكاتي كد لاي من إيستا سكالاي كد ألي خاونكم عزيتم أداو برسيم أكا باريكم ليه دانيك لتوانام دانية
باشە بۆ تەقوای خوا ناکەی، خوا ئەم مڵکەی پێت داوە بۆ عەزیەتی ئەدەی، ئەو تا شکاتەکە خاوەنەکەم خراپە لەگەڵمە، هەم برسیمەکە هەم شتێکیشم لێ ئەنێت کە لە توانای من دانیە و عەزیەتم زۆرەدا و ئازارم زۆرەدا و زۆر ماندووم دەکات، بۆیە تەقوای خوا بکە، لە خوا بترسە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی فەئەحسینوا ئیلەی، چاک بە لەگەڵیدا، ڕوو دەکەمە ئەو پیاوانەی ئەو برادرانەی کە جانبازی و قەسابی دەکەن، لە خوا بترسن، عەزیەتی ئاژەڵەکان مەدەن، لە خوا بترسن. جاری وای لە سیارە دەیبینن بە شێوەیە بەستویانەتەوە، زۆر بە شێوەیەکی زاڵمانە بەڕاستی، ئەو ئاژەڵە دەبەستنەوە بە شێوەیەک ئەو ملەی ناڕن لەگەڵ ئەو چەمچەیە یەک بستێکی بین بێ، کاکە وا تۆزێ بجوڵێ باملی بجوڵێ، خۆ قابلە ڕناکات، لە خوا بترسە، تەقوای خوا بکە، 1 سعات 2 سعات بەڕێگاوەی ئەم ئاژەڵە ملی کە بسکراوە بە چەمچەکەوە، بۆ لە خوا ناترسی، والله لە ڕۆژی قیامەتە شکات لێەکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر کەسێک حەقی لای کەسەکە بێگومان لە قیامەت وەرەگیرێتەوە، حتا مێرولە حەقی لای مێرولە بێت تۆڵی لێکرێتەوە، مێرولەیەک زڵمی لە مێرولەیە کردبێ، خوا تۆڵی لێکاتەوە. تۆش ئەم ئاژەڵە عەزیەت دەدەی، لە خوا ناترسی، ئاخر لە دنیا شکات نەکە، لە قیامەت شکاتێکە لای خوا، بۆیە عەزیەتیان مەدەن، ئازاریان مەدەن. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هوشتری زانیوتی کە پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم هاتوش شكات أجري لايا أو معجزة بيغمر إخوة صلى الله عليه وسلم أو خوش يستيبوا بيغمر إخوة صلى الله عليه وسلم شكاتك لي خاونا كم نقل ما خرابة بل خوش يستان خوش يستي إخوة صلى الله عليه وسلم وقل حديثك صحيح داتو إمام حاكم الذهبي ابن حجر دفرمون صحيحة زاني خوش يستي إخوة صلى الله عليه وسلم شي معجزة الرؤداء لا أو إمامي عبد الله كوري مسعود كيشتا مسلمان نبو كصحابي كي قوري بيغمري خوايا صلى الله عليه وسلم أفرمي من شوان بوم شواني عقبي كوري أبو معيط ككابراي كي كافر بيدين بو لغزاي بددا كجرا لقل أبو جهل وانا زور أعزاري بيغمري خوايا صلى الله عليه وسلم عقبة من شواني عقبة بوم عقبي كوري أبو معيط نفرتي خواي ليبي أو كان ناوسكي حيواني كرسا بيغمري خوا صلى الله عليه وسلم بلى ده فرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم لقل أبو بكر ده بلا ما تيبرين بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم أي جنجك حيواني كتنية لم حيواننا الشيري تيابي الشيرة كيف خوين برسيمانة سيرك سبحان الله عبد الله كريم مسعود رضاي خوالي به يشتا كافر مسلمان نبوة بس هيك الله قلت نعم ولكني مؤتمن الله كان جوان إنسان خاوني أمانة به بدينه بتبرسته يشتا مسلمان نبوة فرمي بالي حيوان من هي مر من هي شيريتيابي بلا من خاوني أم مرانا نيم من كسيكم أمين كراومتو أموكو أمانة أما رانا دراوة بدس منه وناتوانم شيري أما رانا بدن بتو چند جوانه إنسان أمانة باريز به چند جوانه بو إنسان أوا أمانة باريز به من بأمانة أما رانم بيدراوة بي ناتوانم بلهم شيركي بدوشة بيخو چونك كابراسي قيبة منه خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم آية مريكت هي يشتا بران نجو بيت لاي كواتك بران نجو بيت لاي تواو تل هيش تيكني نشير هي نبچكي هي هيج كواتا وشكا عجليكي وشكا فرمي بالي اويا افرمي مريكم بوه هنا وتم اي محمد صلى الله عليه وسلم كيشتا مسلمان نبو كاتا اما يشتا بران نجو تلاي براني نقرتوا ونشيري تياي ونبچكي دسكايا كواتا هيج وشكا سطاطت وشكا وتان اويك حيوان دار بيه زانيه حتى اكو بچكي نبي شيري تيانيه اي ام هر هیچ تێک نییە هیچ نەبەچکەی هەیە و نەبەچکەیشی بووە نەبەرانیش نزیکی کەوتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی مبارەکی هێنا بە گوانی مەڕەکەدا گوانی مەڕەکە دەستی پێ هێنا سبحان الله شیر هاتە خوارەوە
حیوانێکی وشک کە بە هیچ جۆرێک شیری تیان نییە، نابێ شیری تیابێ. ئەڵێ بینیم بە چاوی خۆم بینیم شیرەکە هاتە خوارەوە، لە گوانی ئەم مەڕە هاتە خوارەوە، مەڕێکی وشک نە بەچکەی لە سکایە نە بەچکەیشی بووە، نە بەرانیش نزیکی کەوتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو قاپێکە شیرەکەی ئەو مەڕەی دۆشی شیرێکی جوان جوان هاتە خوارەوە، سەرم سوڕما. ئەوە هۆکاری مسلمان بوونی عەبدوڵای کوڕی مەسعود و ڕەزای خوای لێ بێت. بەڵێ کە ئەمە بینی زانی ئەمە ئیشی مرۆڤ نییە، لە توانای مرۆڤدا نییە. بەڵێ شیرەکەی کردە ناو قاپێکەوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی خواردی و بەشی ئەبوبەکریشی دا ڕەزای خوای پەروەردگاری لێ بێت. ئەمجا بە گوانەکەی فەرموو ئەی گوانەکە وەکو خۆت لێ بێتەوە، واتە تاوە شیرەکە کۆتایی پێ بێت. ئەی گوان ئیقلیس، واتە کۆ بەرەوە، با شیرەکە تیا نەمێنێ وەکو پێشوت لێ بێتەوە، چونکە نابێ ئەو ئاژەڵە بەو شێوەیە بێت. بەڵێ دەفەرمێ بە چاوی خۆم ئەمەم بینی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو شیرە هاتە خوارەوە، ئەو معجیزەیەکی گەورەی بۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. کەواتە شوێنی بکەوە بۆی لە ڕۆژی قیامەتە خوا تۆش سەربەرزکا لەگەڵ خۆشەویستی خوادا صلی الله عليه وسلم. بەڵێ خۆشەویستان، ئەوەی کە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ خوای گەورە پێیان ببەخشێ پێڵێن معجیزە، بەڵام دوای پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کەسێک خوای گەورە ڕێزێکی لێ بگرێ پێڵێن کەرامات بۆ غەیری پێغەمبەرانە سەلامی خوای لەسەر بێ. سەحابە تابعین هەر پیا و چاکە کەراماتی هەبوو پێڵێن کەرامات واتە ڕێزی خوا بۆ ئەو مرۆڤە، معجیزەش بۆ پێغەمبەرانە بەس سەلامی خوایان لەسەر بێ. لە حەدیثێکی صحیحدا لە صحیحە هاتووە، ئیمامی نافع فەرمی ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ، بزانین خوای گەورە چی کەرامەتێکی بە ئیمامی عومەر بەخشی و ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. ئەفەرمی ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ لە شاری مەدینە سریەیەکی نارد، جەماعەتێکی نارد بۆ غەزا. ئەو کاتە غەزاکە لەگەڵ فارسەکان بوو، ئیمپەراتۆریەتی فارس. بەڵێ ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ پیاوێکی کرد بە گەورەی ئەو جێشە، ئەو سریەیە، ناوی ساریە کوڕی زونەیم بوو کە سەحابەیە، ساریە ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ. جێشەکە ڕۆشتن، جەماعەتەکە ڕۆشتن بۆ غەزاکردن، لەگەڵ بتپەرست و ئاگرپەرستەکانە جەنگ و جیهادیان دەکرد. بەڵێ سەحابەکان لە شاری مەدینەن، کۆمەڵێکیان دەفەرمێ ئیمامی عومەر خوتبەی ئەدا کاتی نوێژی جومعە، چۆن تەشبیهات نەبێسم من خوتبە ئەدەم تاوانباری ئەوک من لەکوێ ئیمام عومەر لەکوێ ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ. خوتبەی ئەدا، لە ناو خوتبەکەدا لە ڕۆژی جومعەدا خوتبەکەی وەستان، فەرمووی یا ساریەت الجەبەل، ئەی ساریەی کوڕی زونەیم بڕۆ شاخەکە بگرە، بڕۆ سەر شاخەکە. سەحابەکان ڕەزای خوایان لێ بێتیان باشە ئیمام عومەر چی پەیوەندێکی بە ساریەوە؟ ساریە لە غەزایە، لە وڵاتی عێراق و ئێرانە، ئیمامی عومەر لە شاری مەدینەوە بۆچی بانگی دەکات؟ ئەی ساریە بڕۆ شاخەکە، پشت بدە بە شاخەکە و بڕۆ سەر شاخەکە. ئیمامی عومەر لە خوتبەکەی وەستان و بانگی ئەو سەحابەی کرد. ساریە ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت کە گوێم لە سەوتەکەی ئیمامی عومەر بوو، ڕەزای خوای لێ بێ لام کردەوە ئیمامی عومەر لێرە چیەکە؟ وەڵاستێکم ئیمامی عومەر دیار نییە. ئەڵێ ڕۆشتینە شاخەکە، پێشتر شکا بووین، ڕۆشتینە شاخەکەمان گرت، خوای گەورە سەرکەوتومانی کرد. بەڵێ سبحان الله، لە بینی ئیمامی عومەر و ساریەدا یەک مانگی ڕێگا بە پێ بڕۆشتا، یەک مانگی ڕێبوو، یەک مانگی ڕێگا ببڕی بە پێ چەندێکە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بە فەرمانی خوا هاتە سەر زمانی بانگی ساریەی کرد شاخەکە بگرە، چۆن ڕێ هاتە بەرچاوی شاخەکە بگرە بۆ ئەوەی سەرکەوتوو بی. بێگومان یەکسەر چوونە سەر شاخەکە و شاخەیان کرد و خوای گەورە سەرکەوتویانی کرد. ئەمە پێڵێن کەرامات. ئەو کەرامات نییە سەجدە بۆ بەرن، دەست و قاچ و ماچکن، ئەو کەرامات نییە، ئەوە تەکەببوور و لە خۆباییبوون و خۆز بەزلزانینە. کەرامات ئەوەیە بەدەست خۆت نییە. هۆ ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ سەرەتای خوتبەکان نێزانی خوا ئەم کەراماتی پێبەخشەیە، بۆیە کەرامات ئەوە نییە خەڵکی سەجدە بۆ بەرێ، خەڵکی کۆیلایەتی بۆ تۆ بکە. کەرامات ئەوەی خوا پێتی ببەخشەیە. ئەمە ئیمامی عومەر بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. بۆیە دەفەرمێ دوایی سەیریان کرد ئەو دەقەی کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بانگی ساریەی کردووە، ئەو دەقە ساریە گوێ لە دەنگی بووە،
و بە ئیزنی خوا سەرکەوتویانی کرد یەک مانگێکیش ڕێگا بینیان بوو ئەم پێڵەن کەرامات باوەڕمان بە کەرامات هەیە 100% بەڵام کەراماتی پیاو چاک نەک پیاو خراپ بەڵام هەندێک شتەی لا ئێمە کەرامات نییە بەڵکو کوفر و شیرکە کەرامات نییە کەرامات باوەڕمان پێی چۆن باوەڕمان پێی نییە بە هەموو جۆرێ 100% باوەڕمان پێی بەڵام کەراماتی پیاو چاک ئینشاءڵڵا خوا یارمەتیمان بدا ئەم معجیزانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر ماوەی جارێک چەند جومعە جارێک چەند معجیزەیەک و چەند کەرامەتێکی سەحابە و تابعین باسەکەین ئینشاءڵڵا پیاو چاکان باسەکەین بە ئیزنی خوا ناو بەناو ئەوەی کە ئەمڕۆ فێری بوونەوەی ئینشاءڵڵا پەیمانی خۆمان تازە بکەینەوە بۆ شوێنکەوتنی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چونکە خۆشەویستی خوا صلی الله علیه و سلم دار و بەرد و ئاژەڵ و هەموو شتێک ڕێزی لێگری و خۆشی دەوێ تۆش خۆشت نەوێ خۆت زەرەرەکەی دڵنیا بە لە دنیا و قیامەت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير يعني كدو يا ربي خوايا أواني نخوش وداما لخسخانا لمزقوتن يسأل قال إيما دا لدروي مزقوتن لماڵەوەن لە هەر شوێنەکەن خوایە شیفای هەمویان بدەی یا ربی خوایە شیفای هەمویان بدەی یا ربی خوایە ئەوانەی کێشە و مشکیلیان یا ربی خوایە بۆیان ئاسانکەی خوایەگیان ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی خوایەگیان لە شەڕ و بەڵا وڵاتمان بە دوورکەی خوایەگیان ئەوەی کە زوڵم لە مسلمانان دەکا خوایەگیان بە گەورەی خۆ دەناوی بەرە ئەوەشی دیفاع لە مسلمانان دەکا یا ربی خوایە سەرکەوتووی کە خوایەگیان سەرکەوتومان کە لە شەڕ و بەڵا و ئاژاوە و فیتنە بە دوورمان کە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.